بەخششی بێبەرامبەری خوددا بەو پێی ڕزگاربوون بە نعمەتی ئیمانە دەبێت باوەڕمان بە خوددا هەبێت و ڕزگاربوون وەک دیاریەکی بێبەرامبەر قبول بکەین. ئەم بنەمایە باز لە پرسیارێکی ئەبەدی دەکات، چۆن دەتوانین ژیانی هەتاهەتایی بەدەست بهێنین. وەک لە هەموو نووسینەکانی پۆلسدا بە درێژایی هێڵەکە بینیمان هەوڵ دەدات وەڵامی ئەم پرسیارە لە گۆشەنیگای جیاوازەوە ڕوون بکاتەوە. دیسانەوە دەیەوێت ڕوونی بکاتەوە کە بێتاوانکردنمان بەهۆی ئیمانەوەیە و لە ڕۆما بەشی چوارم ئاەتەکانی 1 تا 3 لێکچوونێک لە پەیمانی کۆن بەکاردەهێنێت و ئەمەش بابەتێکی زۆر گرنگە. پۆلس دەڵێت ئیتر چی بڵین؟ ئیبراهیم کە بە جەستە باوکمانە چی بۆ دەرکەوت؟ ئەگەر ئیبراهیم بە کردار بێتاوان بیایە شانازی دەکرد؟ پۆلس لە نامەکەیدا بۆ ئەفەسۆسیەکان دەڵێت کە بەهۆی نیعمەتی باوەڕەوە ڕزگارمان دەبێت و ئەمەش لەبەر ئەوەیە کە کەس شانازی نەکات و لێرەدا لەگەڵ ئیبراهیم سەرنج دەخاتە سەر ئەم بابەتە و دەڵێ ئەگەر ئیبراهیم بە کردار بێتاوان بیایە شانازی دەکرد، بەڵام نەک لە لای خوددا. ئایا لەو بارەی و نووسراوە کە پیرۆزەکە چی دەفەرمێت؟ ئیبراهیم باوەڕی بە خوددا هێنا و ئەمەشی بەڕاست و دروستی بۆ دانرا. بەواتایەکی تر ئایا ئیبراهیم بەکارەکانی ڕزگاری بەدەستهێنا؟ نەخێر، بەڵکو بە باوەڕی بە خوددا هێنا. هەموو ئەو شتانەی نەدەزانی کە ئێستا ئێمە دەیزانین، بەڵام وەڵامی ئەو شتانەی دەدایەوە کە خوددا پێی دەناساند. خودداش قەدری ئەم باوەڕەی دەزانی. ئەمەش ساتی ڕزگاربوون بوو لە ژیانی ئیبراهیمدا. پۆلس ئەم خاڵە ڕوون دەکاتەوە کە کاتێک ئیبراهیم لە حاڵەتی گوماندا بوو و پرسیاری ئەوەی دەکرد کە خوددا لە ژیانیدا چی دەکات و بۆچی خاکی بەڵندراوی پێداوە. وەڵامی خوددا چی بوو؟ دەڵێت اینجا بۆیە وەرە دەرەوە و فەرمووی سەیری ئاسمان بکە و ئەستێرەکان بژمێرە ئەگەر دەتوانیت. هەروها پێی فەرموو نەوەکانت ئاوا دەبن. ڕەنگە ئەمە ساتە وەختی ڕزگاربوونی بووبێت. ڕزگاربوونی ئیبراهیم بە نیعمەت بوو لە ڕێگەی ئیمانەوە. پۆلسی نێردراوی خوددا لێرەدا بۆمان ڕوون دەکاتەوە کە پەیمانی ڕزگاربوون بە نیعمەت لە ڕێگای ئیمانەوە تەنها بنەمایەک نییە لە پەیمانی نوێدا، بەڵکو لە هەموو چیرۆکی ڕزگاربووندا لە سەرەتاوە لە پەیمانی کۆن نوێدا ئامادەیە. پاشان پۆلس پرسیاری ڕەوانبێژانە دەکات و ئەوەی خاڵی ڕزگاربوونە بە نیعمەت لە ڕێی باوەڕەوە ڕوونی دەکاتەوە. لەم پرسیارانەدا بە شێوازێکی ڕەوانبێژانە بەکاری دەهێنێت و دەڵێ ئایا ئەم خۆزگە خواستنە تەنها بۆ خەتە نەکراوانە یان بۆ خەتەنە نەکراوانیش؟ ئێمە دەڵێن باوەڕ بۆ ئیبراهیم بە ڕاست و درستی دانرا. کەواتە چۆن دانرا؟ بە خەتە نەکردن یا بەبێ خەتە نەکردن؟ بە خەتە نەکردن تا بەڵکو یان بەبێ ئەوەی خەتێ نەبکرێت. ڕاستیەکە ئەوەیە کە ئەم ساتە وەختی ڕزگاربوونی ئیبراهیم کە باسی دەکەین زۆر پێش خەتە نەکردنی ڕوویداوە. خەتە نەکردن بە هیچ شێوەیەک پەیوەندی بم بابەتەوە نەبووە. خەتە نەکردن تەنها بوو بە نیشانەیە کە بە شێوەیەکی تایبەت لەلایەن خودداوە بان کراوە. پۆلس بە شێوەیەکی تایبەتی وەڵامی ئەم پرسیارە ڕەوانبێژانەیە دەداتەوە و دەڵێت خەتە نەکردن نا، بەڵکو بێ خەتە نەکردن. ئیبراهیم بە باوەڕبوون بە خوددا ڕزگاری بوو. پۆلس درێژە بە قسەکانی دەدات و لەژێر ڕۆشنایی ئەم قسانەدا دەڵێت ئەمە مانای ئەوەیە کە خوددا باوکی هەمومانە. خوددا بە چ شێوەیەک باوکی هەمومانە؟ ڕوونی دەکاتەوە و دیسان وەڵامی ئەم پرسیارەشمان داداوە. بۆیە بەڵێن لە باوەڕەوەیە تاکو بە گوێرەی نیعمەت بێت و بۆ هەموو نەوەکانی ئیبراهیم مسۆگەر بێ، نەک تەنها بۆ ئەوانەی کە پشت بە شەریعەت دەبەستن، بەڵکو بۆ ئەوانش کە هەمان باوەڕی ئیبراهیمیان هەیە، ئەو باوکی هەمومانە. باشە بۆچی ئیبراهیم باوکی هەمومانە؟ چونکە لە ڕێگەی ئەوە پەیامی خوددامان سەبارەت بە ئیسا مەسیح وەرگرتووە و باوەڕمان پێهێناوە. ئیبراهیم بە چاوی باوەڕەوە بۆ خاچی دەڕوانی، ڕەنگە لی تێ نەدەگەیشت، بەڵام بە باوەڕەوە وەڵامی ئەوەی دەدایەوە کە دەیناسی. ئێمە بە تێگەیشتنێکی تەواوەوە سەرنجی خاچەکە دەدەین، بەڵام هەمومان بە هەمان شێوە ڕزگارمان بوو بە باوەڕ. پۆلس دەیەوێت ئەم پەیانە بە ڕوونی بگەێنێت. پۆلس مشتومڕێکی دیکە دەوروژێنێت و دەپرسێت باشە ئایا شەریعەت پەیوەندی بە ڕزگاربوونی ئیبراهیمەوە هەبووە؟ لە ڕۆما بەشی 4 و ئاەتی 13 وەڵامی ئەم پرسیارەش داتەوە ئەڵێ با ئەو بەڵێنەی بە ئیبراهیم یان بنەوەکانی درابوو کە ببێتە میراتگیری جیهان بیری خۆمانی بێنینەوە. ئەمەش مانای ئەوەیە کە ڕزگاربوون نە بە خەتە نەبووە، نە بە ئەو شەریعەتەی کە لەسەر چیای سینا بەخشراوە، بەڵکو هەروە کە دەڵێت بەهۆی ئەو ڕاست و دروستیە بوو کە لە ڕێگای باوەڕەوە تێبینی دەکەین ئەگەر سەرنج بدەن
لەگەلاتیا پۆلیس ئەمە زۆر بەباشی ڕوون دەکاتەوە چونکە لە ڕوونکردنەوەکەی ڕێگای ڕزگاربووندا مامەڵە لەگەڵ هەمان بابەت دەکات. باس لەوە دەکات کە ئیبراهیم 430 ساڵ پێشەوەی شریعەتی موسا بێتە خوارەوە ڕاست و دروستی لە ڕێگای باوەڕەوە پێگەیشت. ئیبراهیم پێش خەتە نەکردن و 430 ساڵ پێش لە شریعەت بە باوەڕ ڕاست و دروستی پێبەخشرا. پۆلیس دەیەوێت تێبگەین کە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ هەمومان. ئێمە بە نیعمەت لە ڕێگای ئیمانەوە ڕزگارمان دەبێت. لە ڕۆما بەشی 4 ئاەتەکانی 23 تا 25 دەڵێت ئەوەی نووسراوە واتە بۆی دانراوە تەنها لە پێناوی ئەودا نەبوو بەڵکو لە پێناوی ئێمەشدا بووە. ئەمەش بەو معنایە کە تەنیا بوو ئەو کەسانە نەنووسراوەکە ئەو کات لە شاری ڕۆما دەژیان و ئەم پەیامەیان دەخوێندەوە بەڵکو پەیامەکە بۆ ئێمەشە. ئەمە مژدەیەکی زۆر بەردەوام دەبێت و دەڵێت جا بۆمان بەڕاستی و دروستی دادەنرێت کە باوەڕمان هەیە بەوەی ئەیسای خاوەنشکۆمانی لە نێو مردووان هەستاندەوە ئەوەی لە پێناو گوناحەکانمان بەگرتن دراو لە پێناوی بێتاوانکردنمان هەستێنرایەوە. هەروەها کارە چاکەکان بەشێکن لە پلانی خوددا وەکو بینیمان. بەڵام بەو ئامرازە نییە کە لێیەوە ڕزگاری بەدەست بهێنین بەڵکو دەرەنجامی لە دایکبوونەوەی دووەممانە. پرسیارەکە بۆ تێفکرین و جێبەجێکردن بۆ ئەم بەشە ئەمەیەکە زۆر پەیوەندی بۆ پرسیارانەوە هەیە کە لە بەشەکانی تدا باسمان کرد. کاتێک ئەو شتانەمان دەخوێندەوە کە پۆلیس نووسی بووی و فێری دەکردین. پرسیارەکە ئەوەیە بۆچی زۆرێک لە مرۆڤەکان بە حەڵە لە بەخششی ڕزگاری بێبەرامبەری خوددا تێدەکەن. پێیان وایە دەبێت کارە چاکەکانیشیان بکەن و ئەوەی ژیانی هەتاییە بە میرات وەری بگرن. لەوانەیە پێشتر باسی مابەتەمان کرد بێت و وتمان هۆکاری جیاواز هەیە بۆ باوەڕکردن بەم شتە. بەڵام یەکێک لەو هۆکارە گرنگیانەی لە کە لێرەدا سەرنجی لەسەردا دەنین سەر لێ شێواوی فێرکاری درۆینەکانە. ئەگەر بۆ نمونە لە سیستمێکی ئاینی دیاریکراودا گەورە ببم کە ڕاستی وردەکانی ڕزگاربوونی فێر نەکردبم ئەمە کاریگەری لەسەر ژیانمدا دەنێت. یەکێک لەو نمونانە ژیانەکانە کە هاوشێوەی ئەم بابەتەیە ئەوەیە کە لە ژیانی مارتن لوتەردا ڕوویداوە. مارتن لوتەر کەسێکە کە وەکو ڕاهبێک چوە ژیانی ئاینیەوە و لە زۆر ڕۆوەوە هەوڵی بەدەستهێنانی ڕزگاری و ڕازیکردنی خودای دەدا. بۆ خۆی دیان بەوەدا دەنێت و دەڵێت ڕقی لە دەربڕینی ڕاستی دروستی خوددا بووە و دەڵێت ڕقی لە خوددا بووە کاتێک لەبارەی ڕاست و دروستی خوددا خوێندوێتیەوە. ئەمە زۆر سەیرە. بابەتەکە پەیوەندی بە تووڕەیی و حکمدانی خودداوە هەبوو. تێگەیشت بوو کە پۆلیسی نێردراوی خوددا لە ڕێگەی باوەڕی لەبارەی ڕاست و دروستیەوە نووسیوێتی. چونکە خوددا بێتاوانکەرە ئەویش بە هەندێک کاری دیاریکراو تا کە هەر کەسێک پێی خۆش بێت بێتاوان بێت. مارتین لوتەر وەک پیاوێکی خوێندەوە کە لە گوتنبرگ دەژیا لە نامەی ڕۆماوە فێر بوو و بۆ یەکەم جار لە ژیانیدا دەستی کرد بە تێگەیشتن لەم چەمکە کە ساڵانێکی زۆری پێچووتا تێبوو. وامەش بەهۆی ئەوە کە پێشتر لە ڕێگای ئەو سیستمە ئاینیەی کە خۆی بەشێک بوو لەو فێرکرابوو. هەروەها لە لایەکی درەوە مارتین لوتەریش ئەو شێوازەی قبول نەبوو کە ئەم سیستمە ئاینی لە ڕێگەیەوە فریوی خەڵکی دەدا و بیرۆکەی دیاریکراوی دەفرۆشتەوە بە خەڵک. بیرۆکەی ئەوەی کە مرۆڤ دەتوانێت بە پارە داوای لێبوردن بکات لەبارەی پسوولەی لێخۆشبوونەوە ڕەنگە بیسبێتتان. ئەمە چەمکێکی تەواو نائینجیلیە. بۆیە مارتین لوتەر دەستی کرد بە ململانێ لەگەڵ ئەوەی کە بە دووڕۆیی و دژایەتی سیستمی ئاینی بەرامبەریان بێتەوە و بەرگری لەو مۆزوع بکات. خوددا ئەمەی لە ژیانیدا بەکارهێنا بۆ ئەوەی بیهێنێتە ناو ئەو ساتە وەختەی کە تێیدا ئەزمموی لە دایکبوونەوەی دووەمی تەجربە کرد. مارتین لوتەر دەڵێت لەم ساتەدا دەسم کرد بە تێگەیشتن لەوەی کە ڕاستی و دروستی خوددا ئەوەیە کە بێتاوانەکان ئەم ڕاست و درستیان وەکو دیاری خوددا پێدەبەخشێت. ئەمەش بەهۆی باوەڕەوەیە. واتە ئەمە بەس ئەوەیە کە ڕاستی و دروستی خوددا لە کتێبی پیرۆزدا ڕوون دەبێتەوە کە ئەو ڕاست و دروستیەیە کە خودای میهرەبان لە ڕێبەرەکانیەوە و لەلایەن ناردراوەکانیەوە بێتاوانی پێمان بەخشیوە. ئەویش بە باوەڕبوون بەخۆی. وەک نووسراوە ئەوەی ڕاست و دروستە هی خۆمە و بە باوەڕ دەژیت. و لەم ساتەدا هەستم دەکرد بۆ جاری دووەم لە دایک بوومەتەوە. مارتین لوتەر ئاوا دەڵێت. ئەمەش لێرە لەبەردەم پێشەوایەکی ئاینی داین کە لەگەڵ ئەم چەمکەدا ململانە دەکات. لە هەمان کاتدا مرۆڤەکان فێر دەکات. بەڵام ئەو دووەم لە دایکبوونی ئەزمون کرد و وتی لە دایک بوومە و لە دەرگای کراوەوە چوومە ناو فردەوس خودی خۆیەوە. ئەمە و ئازادیە بوو کە مارتین لوتەر ئەزمموی کرد. کاتێک بۆ یەکەم جار لە ڕاستی دروستی بە باوەڕ تێگەیشت و گوتی چەمکێکی ئینجیلی تەواو جیاواز بۆ من ڕوون بووتەوە. دەڵێت یەکەم جار کە لە ڕاستیەکان تێگەیشتووە لە کتێبی پیرۆزدا دۆزیوێتیەوە لە کتێبی پەیدابوونەوە تا ئاشکراکردن.
ئەمەش بۆ معنایەیە کە ئەو لە ئاست ئەم ڕاستیەدا پێشتر کوێر بووە. بۆ نمونە ئەو نەیبینی بوو کە چۆن ڕزگاربوونی ئیبراهیم بە ئیمان بووە. ئەو نەیبینی کە پۆلس چی دەڵێت، هەرچەندە نامەی ڕۆما فێری خەڵکی دەکرد و هەر کە دڵی ڕۆشن بوو لەم ڕاستیە تێگەیشت. ئەو خودایی کە ڕقی لێی بوو چونکە پێی وابوو خودایەکی ناڕەوایە، ئەم خودایە بوو بە باوکە ئاسمانی و خۆشەویستەکەی کە کوڕەکەی نار بۆ ئەوەی لە پێناو گوناهەکانی جیهاندا بمرێت. مارتین لوتر دەڵێت کە کاتێک بۆ یەکەم جار ئەزمموی لە دایکبوونی دووەمی کرد، بیری لە چەندین بڕگەی کتێبی پیرۆز دەکردەوە کە لە ڕێگەی ئاەتەکانی کتێبی پیرۆزەوە کاری خودای دۆزیەوە کە لە ئێمەدا ئەنجام دەدرێت و هێزی خوددا کە حکمتمان پێدەبەخشێت، هێزی خوددا و ڕزگاری خوددا و شکۆمەندیەکەی ڕاست و درستی خوددا. وشەی خوددا بۆتە ئەو وشە شیرینە کە زۆرم خۆش دەوێت. مارتین لوتر دەڵێت دوای ئەوەی پێشتر بە تەواوی ڕقم لێ بوو. هەر بۆیە ئەوەی پۆلس لێرە دانووسیوێتی بۆ من بە جددی دەواازەی بەهشتە. ئێمە ئێستا دەزانین کە چی بەسەر مارتین لوتر داهات. بەبێ گوێدانە لاوازی و شکستەکانی بوو بە باوکی چاکسازی ئاینی جیهانی و چاکسازی جیهانی لەسەر ئەو ڕاستیە دامەزراوەکە تاکە دەسەڵات تەنها و تەنها کتێبی پیرۆزە و بۆ سیستەمە ئاینیە نییە. ڕزگاربوون بە ئیمانە، تەنیا ئیمان. ئەمەش بۆ چەمکێکی جیاواز لە ڕیشەوە لەو تێڕوانینە هەڵانەی کە لەو کاتەدا هەبوون دەبەکاردەهات. مارتین لوتر جیهانی گۆڕی و کاریگەری لەسەر ئێمەدانا کە لەم سەردەمەدا دەژین. ئەو بنەمایەی کە ئێمە پێی دەژین ئەمەیە. بەو پێی ڕزگاربوون بە نیعمەتی ئیمانە دەبێت باوەڕمان بە خوددا هەبێت و ڕزگاربوون وەک دیارێکی بێبەرامبەر قبوڵ بکەین. ئەگەر ئێستا سیرمان دەکەیت و ئەم دیارێت وەرنەگرتووە، دەمەوێت پێت بڵێم کە لەبەر دەستتدایە و ئەتوانی بە باوەڕ وەکو دیارێک وەری بگری. ئەم دیارە بۆ هەمومانە و بۆ تۆیشە کە ئێستا سەیریان بەرنامە دەکەی و لە ڕێگەی باوەڕمان بە ئیسای مەسیحەوە دەتوانین ڕزگارمان بێت. بیر لە زیندانەوانەکەی فیلیپی بکەرەوە کە دوای کردنەوەی دەرگای زیندانەکە و کەوتنی زنجیرەکان هاتە لای پۆلس و سیلاس و تەنانەت خەریک بخۆشی بکوژێت. بەڵام پۆلس پێی گوت ئازاری خۆت مەدە، هەمومان لێرین و کەس هەڵ نەهاتووە. زیندانەوانەکە باوەڕی بۆ شتە نەدەکرد کە ڕوویداوە. لێیان پرسی، لی پرسین چی بکەم بۆ ئەوەی کە ڕزگارم بێت. پۆلس و سیلاس وەڵامی ئەم پرسیاریان دایە و پێیان وت باوەڕ بە عیسای مەسیحی پەروەردگار بهێنە و کە ڕزگارت دەبێت. پەروەردگار سپاست دەکەین بۆ بەخششی ژیانی هەتا هەتایی کە لە عیسای مەسیحدا هەمانە. ئامین.